سڵاوە زانی شارپرێسم کاتتان باش. ئێستا ئێمە لە فیستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکانین لە قەزای دەربەنیخان. ئەم بەڕێزانە بەشداریان کردووە بە مەبەستی ناساندن و خستنە ڕووی بەرهەمە خۆماڵیەکانیان. سڵاو لێ بێم کاتێ باش. چاو بەخێر بێ. زۆر سپاس بەڕێزی بەخێر بێ. بکرێت لەبارەی ئەم فیستیڤاڵەوە شتێکمان پێ بڵێت سەمامۆکەی گرنگی ئەم فیستیڤاڵە. بەخێر بێن سەرچاو خۆشحاڵین یەخوا بەخێر بێن. گرنگی ئەم جۆرە فیستیڤاڵانە کۆکردنەوەی بەروبوومە خۆراکیەکانە هاوشەوەی هایپەر مارکێتێکی گەورەی بۆ هاوڵاتیانی خواسیان هەیە و بەروبوومانە بە کۆمەڵ ببینن دەتێرە بینێت شتێک لای تۆ با شتێک لە شوێنێکی ترە با شتێک لە شوێنێکی ترە با کۆی ئەو خواستانی خۆی لێرە جێبەجێیەکایەت. لە لای من بەهاراتی فاسۆلیا بە ئەڕوا لە لای کاک سەمیر تەمەر هەندەکڕێ ئەڕوا لە شوێنێکی تر شتێکی ترەکڕێ. بەهەرحاڵ ئەم جۆرە فیستیڤاڵانە زۆر گرنگن لەو ڕۆی کە هاوڵاتیانیش ئاشنابن بە بەرهەمی شوێنەکانی تر، ئاشنابن بە گرنگی بەکارهێنانی خۆراکە خۆماڵیەکان، خۆراکە سروشتیەکان و زۆر زانیاری تریش دەتوان بیگۆڕنەوە لە ڕێی مامەڵەکردنەوەەوە بشمانوێ نەمانوێ بازاڕێکی باشە بۆ ساختکردنەوەی بەرهەمی خۆماڵی. کللتوری خۆبژێوی بە خەڵک بناسێنێ، خەڵک دەست بەکارکردن بکە. خۆی گرفتەکە لێرە ئەوەیە هەرێمی کوردستان بۆتە شوێنێکی بەڕاستی ئیستیهلاکی بەداخەوە. ئەژینە کار بگاتە ئەوەی کە بتەوێ خەڵک ڕابهێنینەوە لەسەر خۆشیاندن زۆری ئەوێ ئەوە ینی زەمانێکی ئێوە تا بگەینەوە بۆ بەڵام هۆکارێکە بێ ینی پاڵنەرێکە بێت تا بتوانێت ومێدێک بەخشێتەوە بۆی خەڵک جارێکتر بگەڕێتەوە بۆ بەرهەمهێنان بۆ پێشکەشکردنی ئەو بەرهەمەی کە بەدەستی خۆی بەرهەمیهێنێت. زۆر سپاس. بەڕێزان وەکو ئەم فرۆشیارە بەڕێزە کاک سالم باسی کرد کە ئەمە یانی شوێنێکی باشە بۆ ناساندنی بەرهەمەکانیان کە بەرهەمی خۆماڵین کە بەدەستی خۆیان دروستیەکەن و هەروەها ناساندنی بەرهەمەکانیان بە جگە لە ناساندن ڕاگۆڕینەوە لە نێوان فرۆشیارەکان. ئەمەش بەشێکی ترە لە بەرهەمی خۆماڵیەکان کە هەر فرۆشگاکەیان بە بناوی فرۆشگای ژینی لادێ. باوەڕ لێ کەسا بەشقالی ئەو دەبێت بەڕێزەم کاتە باش. ئەو کاتێوەش باش بەخێر بەسەر چاو. ئەمڕۆ تۆ لە دەربەنیخانی بەشداری کردووە لەم فیستیڤاڵە چی بەرهەمەکانت چین و چۆن بەشداری کرد و گرنگی ئەم فیستیڤاڵە چیە بۆیەوە؟ بەڵێ دیارە بەرهەمەکانی ئێمە خۆماڵیە بە تایبەت بەرهەمە شیرەمەنیەکان سەرچاوی داهاتەکەی هەم ئێمە سوودی لێ ئەبینین و هەم ڕێکخراوی ئایداش. باشە بەرهەمەکانت چی ئەگەر ناویان بێنی بۆی خەڵک؟ بەڵێ ماسا پەنیر قەیماق کەرە دۆ کەشک هەنژیری وشک دۆینە مێوژە گوێزە کشمیشە. ئەمانە هەمووی کوردین؟ بەڵێ هەمووی بەرهەمی کوردی. ئەمە چی یاڵی واسیوە؟ ئەمە هیزەیە بەڕۆنەوە ئەوەش مەشکەیە. زۆر سپاس. ئەمە بەشێکی ترە لە بەرهەمە خۆماڵەکان کە بەرهەمی شیرەمەنی و سپیایی نمایش کردووە بۆ فرۆشتن. با بڕۆین بۆ شوێنێکی تر ژمارەیەکی تر بەرهەم و جۆری تر بەرهەم بۆ ئێوەی خۆشەویست نمایش بکەین. دیارە ئەم بەشیان بەشی دەستڕەنگینی و ئەو خاتونانن کە بەهرەیان هەیە لە دروستکردنی جلوبەرگی ژنانە و
بابەتی خۆڕازانەوەی ژنانە خۆیان بۆ خۆی سڵاو لێبێ ئەم کاتێ باش ئەم کاتی تۆ باشتر تۆ ئەمڕۆ وەکو خاتونێک بەشداری کردووە ئەو شتانەی کە بەشداری پێکردوون چین و ئایا کاری دەستی خۆماڵی بەڵێ زیاتر بەرهەمە خۆماڵەکانە وەک پشتوێن گوڵێخە کۆڵەوانە و کڵاو هێلات زیاتر هەموو شتەکان بۆ سەرجلی کوردی بەکارێت زۆر باشە گرنگی ئەم فیستیڤالە بۆ ئێوە چیە؟ گرنگی ئەم فیستیڤالە بۆ ئێمە زیاتر ناساندنی بەرهەمەکانە بە خەڵک و بینەت کە یەتە ئێرە زیاتر ئەوەیە کە ئێمە پاشەکەوتێک بکەین لە شتەکان ئیسفادەیەکەین گرنگترین شت ئەزمون وەرگرتنە زیاتر ناساندنی شتەکان بە خەڵک ئەوە بۆ ئێمە زۆر باشترە لەگەڵ وەرگرتنی ئەزمونێک لەم فیستیڤاڵ محمد وين محمد الرينو يا مثلنا سڵاوتان بێ ئەم کاتان باش پرسەوە لەگەڵ فانین کاک ئازاد گرنگی ئەم جۆرە فیستیڤالانە بۆ بەرهەمە ناوخۆیەکان چیە؟ بەڵێ گرنگی ئەم جۆرە فیستیڤالانە بۆ بەرهەمی ناوخۆیی بە بازارکردنێکە لە هەرێمی کوردستانە و من داواکارم لە هەموو خەڵکی کوردستان ئەم جۆرە فیستیڤالانە پرەو پێ بدرێ بۆ ئەوەی هەم ئەو خانمە دەزڕەنینانە کە تا ئێستا نەناسراون بناسرێ کە ئێمە خاوەنی میلەتێکین دەزڕەنین داواکارم لە هەموو کوردستان لە هەموو شار و شارچکان دەستکەن بەم جۆرە فیستیڤالانە دەستخۆش کاک محەممەد تۆ هەمیشە پشتگیری جوتیاران بووی وە دەست لە بەردەوام لەگەڵ کاگازادیشە پاڵپشتێکیت تۆ ئەمڕۆ لێرە وجودی هەیە بۆچی چۆن هاتی بۆ ئێرە من وەکو جوتیارێک ئەمڕۆ لێرەم لەگەڵ هاوڕێی خۆشەویستم کاگازات هاتووم بۆی هەم هەندانێک بێ بۆ ئەم جوتیارەکان و ئەوانەی کە بەرهەمی ناوخۆی گرنگی پێدەم بۆ دەتڕەنگینیە و ئومێد دەکەم لە داهاتوو ئەم جۆرە فیستیڤالانە گرنگی زیاتری پێ بدرێ بۆی بتوانی وەکو خستنە بازاڕی هەموو کاڵەکانە و هەندان بێ بۆ خەڵکانێکی تر لە داهاتووە بتوانن برەو بە ئەو شتۆمەکە کولتوری کوردەواریانە بدەن و ئەو دووبارە منەکو جوتیار لێرەم ئومێد دەکەم لەم جۆرە فیستیڤالانە زیاتر بێت زۆر باشە کاک محەممەد تۆ ئێستا هەر جوتیارێکی یاسایی نیت ئەندامی سەرکردایەتیەکێتیشی ئەبێ جگە لەوەی کە وەکو جوتیار ئەبێ بەرنامە هەبێ ئەبێ یانی لە ڕێگەی پێگەکەتەوە پاڵپشتی بەرهەمە ناوخۆیەکان بکەیت من هەمیشە پاڵپشتی جوتیاران بووم و ئامادەبوونیشمان لێرە بۆ خۆی لە خۆی نیشانەوەیە کە ئێمە گرنگی بە و جۆرە فیستیڤاڵ و جوتیارانە دێن و هەمیشە هاوکاری و کەسانەمان کردووە کە هەوریاندا ژینگەی کوردستان سەوزکەن و داواشان یەکەن کە کوردستان نیشتمانێکی جوانە هەموو ئەوانەی کە دەشت و دەرەکەن لە بەتایبەتی کە ئێستا کاتی نەورۆز و کاتی دەشت و دەرە گرنگی بە ژینگە بدەن و کوردستان سەوزکەن ژینگە نەشێوێن و جوتیارانیش یعنی پشت بەخۆیان بەسن و پشتیوانێ وەلا ئایندە شاوکو کێتی نیشتیمانی کوردستان دیارە ئێمە لە بەرنامەی کاری خۆمانە گرنگیمانداناوە ئینشەڵا بەپێی توانە بەپێی کات گرنگی دێن بە کەرتی کشت و کاڵی وەی کە لە مادەکانی پێڕەوی ناوخۆەوەی کە گرنگی بە کشت و کەرتی کشت و کاڵی دێن و وژانەوەی ژێرخانی ئابووری کە یەکێک لە پای ئاساسیەکانی هەر هەوڵاتێک زۆر سپاس زۆر سپاس
یەکێکی تر لە بەرهەمەکان کە نمایش کراوە ئەم جارە مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتە مامۆستا بەرهەمە ناوخۆیەکان پێشەنگای کتێب هێناوەتەوە. بەڵێ قوربان. مەبەستت چییە لەوەی کە بە کتێب بەشداری کردووە؟ وەڵای حەزمان کرد بە کتێب جارێتتر خەڵک ئاشناکەینەوە بە کتێب لەبەرەوە خەڵک زۆر دوورکەوتۆ لە دنیای کتێب و خوێندنەوە ئەمەش کاریگەرێکی خراپیە لەسەر کۆمەڵگا بۆ ئایندە. بەڵێ فرۆشی کتێب یان ئەو کەسانەی کە سەردانی تۆکەن وەکو بەرهەمەکانی تر زۆرن یان خوێنەری کتێب کەم بۆتەوە؟ وەڵا کەم بۆتەوە بەسییان سیرەکەن ئەڕۆن هەرەوەیە پەیوەندی بە قەیرانەوە یانە پەیوەندی بە قەیرانیش و بەشی تر شوێر کۆمەڵگا خۆی کتێب لە پاشەکشەیەکی گەورەیە لە هەموو دنیا نەگلێت. زۆر زۆر سپاس. زۆر سپاس. بینەرانی بەڕێزی شارپرێس وەکو ئەبینێن ئەمە فیستیڤاڵەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی ئەبێ بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی ئەبێ ڕۆژی پێنجشەممە هەینی و ڕۆژی شەممە هەموو ڕۆژێک لە کاتژمێر دەی بەیانی تا 6 ئێوارە پێشوازی لەو کەسانەیە کاکە ئەیانەوێت بێن بۆ ئێرە هەم بەرهەمەکان بناسێنەوە هەروەها هەم بەرهەمەکان بکڕن. تا کاتێکی تر و بابەتێکی تر بەخواتان سپێرین لایکی پیجی شارپرێس بکەن بۆ ئەوەی بەوردەوام زانیاری نوێتان بۆ بگوازینەوە.